لە قەزای سۆران لە ڕێگەی لێدانی تونێ لەوە قاسەی دوکانێک دەشکێندرێت و زیاتر لە 40 کیلۆ زێر و بڕی 30 دەفتەر دۆلار دەدزرێت. لەمبارەی وەقامکامی قەزای سۆران لە کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانیدا ڕایگەیاند پێدەچێت شەوی پێنجشەممە لە سەرهەینی دزیەکان جام درابێت. ئەم کارە زیاتر لە 10 ڕۆژی ویستووە و دزەکان بە مەزرای ناوشاردا هاتوونەتە ناو دوکانەکە و تەواوی پێداویستی هەڵکۆڵینیان پێبووە. کرمانج عەزەت ڕاشیگان بەو پێی کە لە ژێر زەویەوە چوونەتە ناو دوکانەکە ڕوخساری دزەکان لە کامێڕای چاودێری دەرنەکەوتووە و ناناسرێنەوە، بەڵام لێکۆڵینەوە دەستی پێکردووە. بەداخەوە ئەوڕۆ لە سۆران لە حاڵەتێکی زۆر نادردا، چونکە لە سۆران شانازیمان بەوە کرد کە ڕێژەی دزی بەسار ناگەیشتە دە حاڵەت کە هەمویان کەشبوون، بەڵام ئەوەی ئەوڕۆ کراوە لە سۆران لە خلالی تەوەقعەکەین شەوی پێشتری شەوی پێنجشەم لەسەر جومعە بووە و زیاتر لە ماوەیەکی 10 ڕۆژ زیاتر پێوە بووینە ئەو خەڵکانی کە دزەکەیان کردیە بەپێی ئەو وەسایلانەی کە بەجیان هێشتیە و بە تۆنێلی مەزرای ناو سنتەری شاری بهاتوونە ماوەیەکی زۆریشیان لێ کردووە، دەیان فەردە خۆڵیان خڕکۆ کردوتەوە، ماتۆری کارەبایان پێبووە، وەسائیلی ئیشکردن و هەڵکەندنیان بە کاملی پێبووە. ئەمە تەسەوڕەکەم زیاتر لە 500 مەتر بەلانی کەم تۆنێر بە تۆنێر داهات بن بۆ ئیشەی و زیاتر لە 10 ڕۆژ بەلانی کەم پێوە خەریک بووبن. ئەو شوێنەی کە شکاندویانە جگە لە پۆڵایینی قاسەکەی لە هەر چار لای قاسەکەی 50 سانتیمەتر بە ستورایی شیش و کۆنکریتە، بۆیە ئەوانە توانیان بگەنەوێ و ئیستیغلالی شەوانی جومعەیان کردووە خۆیان بە هیچ شێوەیەک لەلایەنی کامێرەکانی ناو دوکانەکە نەداوە، توانیتیان بەشێکی زۆری یەک لە زەرەنگەکانی شارەکەمان ببن و ئەمەش تاقیقمان دەست پێ کردو. ئێستا ئومێدمان وایە کە بێشک بە هاوکاری هەموو خەڵکی بتوانین بگەین نەتیجەیەکی باش لە ئاشکراکردنی ئەو دزێکە. بەڕاستی ئەو نوع حاڵەتە خەتەرە، نەک بەسەر ئەوەی کاسبکارێک کە تووشی زەرەرەبی بەسەر هەمومانەوە کێشە و کێشەی هەموو حکومەتە، کێشەی هەموو خەڵکی سۆرانە و ئینشاڵڵا بە هەموو هیمەتی هەموو لایەک بە دوواداسوونی باشی بۆکەین لێکۆڵینەوەی باش دەست پێ کرا و ئەگەین نەتیجەیەکی باش.